وەرزێکی نوێی چالاکیەکانی گۆڕەپان و مەیدان لە عێراق دەست پێ دەکەم. لە یەکەم چالاکیدا و هەر لە ساڵی نوێ کچانی یانە کوردەکان پێشمەرگەی سلێمانی خاوەن پلەی یەکەم و یانەی زانکۆی سلێمانیش خاوەنی پلەی سێمی یەکەم چالاکی یەکێتی گۆڕەپان و مەیدانی عێراق. یەکێتی ناوەندی گۆڕەپان و مەیدانی عێراق لە شاری مووسڵ یەکەم چالاکی وەرزی 2024 یەکێتەکەی بەڕێوە برد کە ڕاکردنی ماوە درێژ بوو بۆ ئاستی پێشکەوتوان لاوان و تازە پێگەشتوانی کوڕان و کچانی یانەکانی عێراق. ئەمە و لە ڕاکردنە بەهێزەکەدا دوای ڕکابرێکی سەخت دوجار کچانی یانەی پێشمەرگەی سلێمانی توانیان پلەی یەکەم دەستەبەر بکەن و جامی یەکەم پاڵەوانەتی یەکێتی ناوەندی گۆڕەپان و مەیدان لە عێراقدا بگەڕێنەوە بۆ شاری سلێمانی. هاوکات تیمێکی دیکە کە تیپی کچانی یانەی زانکۆی سلێمانی بوو ئەمان لە یەکەم بەشداریاندا لە پاڵەوانەتی عێراق توانیان پلەی سێم بەدەست بهێنن. نزار ئەکرەمی سەرپەرشتیار و ڕاهێنەری تیپی کچانی یانەی پێشمەرگە دەڵێت ڕکابەرێکی بەهێز چاوەڕوان نەکراومان بەدی کرد و خۆشبەختانە بە چوار کیژێریزانی پاڵەوانمان کە بەڕاستی نازناوی پاڵەوانیان پێدەبەخشن توانیان نازناوەکە بەدەست بێن و جامی یەکەمی بەرز بکەینەوە. ئەو کوتمان کچانی یانەی زانکۆی سلێمانیش لێ یەکەم بەشداریکردیان لە چالاکیەکی عێراقدا توانیان پلەی سێم لەو پاڵەوانێتیە بەدەست بهێنن.